ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە سەرەتاش با سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. شەپۆلی نوێی گوشاری ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر موعەلیمان و چالاکانی سنفی کوردستان. سەپاندنی حکمی 32 مانگ بەندکران بەسەر زیان لێکەوتوویەکی شۆڕشی ژینان لە مەهاباد. گیان لە دەستدان و برینداربوونی 6 کرێکار لە ئێران. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فڕانکفۆرتی ئاڵمان. شەپۆلی نوێی گوشاری ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر موعەلیمان و چالاکانی سنفی کوردستان. ڕۆژی سێشەمەش دەی سەرماوەست حکمی لەسەر کاردەرکردنی 8 موعەلیم و چالاکی سنفی فەرهەنگیان لە کوردستان لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە پێیان ڕاگەیاندراوە. بەپێی راپۆرتەکانم 8 چالاکوانە ناوەکانیان بریتیە لە مەجید کەریمی، غەیاز نیعمەتی، جەهانگیر بەهمەنی، ئومید شاه محەممەدی، پەرویز ئەحسەنی، کاوە محەممەد زادە، هیوا قوڕەیشی و سومەیە ئەختەر شومار. هەروەها 6 موعەلیم و ئەندامی ئەنجومەنی سنفی موعەلیمانی کوردستان بە ناوەکانی شەهرام کەریمی، لوقمان ئەڵامورادی و سەلاح حاجی میرزایی بۆ ماوەی 6 مانگ تا 1 ساڵ لە کارەکانیان دوور خراونەتەوە. ئەو کات سێ موعەلیمی دیکە بە ناوەکانی نەسرین کەریمی، لەیلا زەرعی و سلێمان عەبدی حکمی خانشینکردنی زۆرە ملەیان بەسەردا سەپێنراوە و موعەلیمێکی دیکەی خەڵکی شاری سنەش بە ناسناوی فەیسەڵ نووری بۆ پارێزگای کرماشان دوور خراوەتەوە. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد. ڕۆژی چوارشەممە 19 سەرماوەست لە بەردەوامی شەپۆلی نوێی دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە کوردستاندا هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێی راپۆرتەکانەوە هاوڵاتیە بە ناوی سامان قوربانی تەمەن 29 ساڵ و خەڵکی گوندی یاڵتمەر سەر بە شاری مەهاباد بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعات بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە و دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستان نییە. سەپاندنی حکمی 32 مانگ بەندکران بەسەر زیان لێکەوتوویەکی شۆڕشی ژینا لە مەهاباد. بەپێی راپۆرتەکان یەحیا سەرخانی ژینگە پارێز و لە زیان لێکەوتوانی شۆڕشی ژینا کە چاوێکی بەهۆی تەقی ڕاستەخۆی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لەدەستداوە لەلایەن دەزگای قەزای ڕەژیمەوە حکمی 32 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو لە ڕاوتی شۆڕشی ژنژیان ئازادیدا بەهۆی بەشداری لە ناڕەزایەتیەکاندا دووجار بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار بوو کە جاری دووهەم بینایی چاوێکی لەدەستدا و پاشان بەهۆی گوشارەکانی کۆماری ستەمکاری ئیسلامی ناچار بە کۆچ بۆ وڵاتانی دەرەوەکرا. ئێستا و چالاکوانە بە شێوازێکی کە خۆی بەشداری لە کۆبوونەوەی دادگادا نەکردووە لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری مەهابادەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبەکانی دژ بە ڕژیم و هەروەها تەبلیغ دژ بە ڕژیم ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە. گیان لە دەستدان و برینداربوونی 6 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکار لە شارەکانی کۆهدەشت و بۆراجان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕوودا بوون و 2 کرێکار گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتەکان ڕۆژی سێشەمەش دەی سەرماوەست کرێکارێکی شیرکەتی بەرق لە شاری بۆراجان سەر بە پارێزگای بوشێهر بەهۆی کارەباگرتووی گیانی لەدەستداوە. هەروەها 5 کرێکار لە شارستانی کۆهدەشت کاتی گواستنەوەیان لە جادەی شیرکەتی گەچ بۆ کۆهنانانی پارێزگای لۆڕستان سرویسەکەیان هەڵدێرا و کرێکاری گیانی لەدەستداوە. شانی باسە 2 کەسی دیکەش لە کرێکارانی برینداری ئەم ڕووداوە پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە دۆخی تەندروستیان لە خراپیدایە و ئەگەری هەیە کە گیانیان لەدەست بدەن. بەردەوامی ناڕزایەتی خاوەن کێڵگە پەلەوەریەکانی ئێران. ڕۆژی سێشەمە 18 سەرماوەز کۆمەڵێک لە هاوڵاتیانی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە ئێران دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و مایشەتیان لە بەردەم پەرلەمانی ڕژیم کۆبوونەوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتون هاوڵاتیانی ناڕازی لە کۆبوونەوەدا بە وچنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم و
بەرزبوونەوەی ڕۆژانەی نرخی هەڵاوسان، خوازاری کەمکردنەوەی تێچووی پیشەکەیان، پێدانی پشکی خواردنی مریشک و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر ناڕازیان بوون. شایانی باسا هاوڵاتیان لە کۆبوونەوەکەدا جەخت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوامە بن لە ناڕەزایەتی و کۆبوونەوەکانیان. لە سێداردانی دەبەنکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا دەبەنکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەوەشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بە ناوەکانی بێهزاد مەزارزەهی، عەلی بەراهوویی، ڕەمەزان دالدا، میرزا خان بەساتی، عەماد ڕەشیدی و قەنبەر ئیسلامی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەهۆشبەرەکان لە زیندانەکانی بیرجەن، جیرۆفت و خاڤ ئێعدام کراون. هەروەها 4 زیندانی دیکەش بە ناوەکانی هۆشەنگ جەدیدی، جەلیل شەهسەواری، عەبدوڵڵا قاسمی و کەرەم عەلی فەرهادی بە تۆمەتی کوشتنی بەنقەز لە زیندانەکانی ئەهواز، ناوەندی یەزد، ئیلام و بەم لە سێدارە یاخود ئێعلام کراون. دوای نەوەڵیشمە سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فڕانکفۆرتی ئاڵمان، ڕۆژی سێشەمەش دەی سەرماوەست کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە شاری فڕانکفۆرتی ئاڵمان دژبە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوان لە ئێران کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە ڕژێمی جەنایەتکار و ستەمکاری کۆماری ئیسلامی و هەروەها هەڵکردنی وێنەی بەندکراوانی سیاسی لە سێدارەدرا و خوازیاری هەڵۆشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی و سیاسی بوون. بینەران و گوێگرانی خۆشەویست، گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن، هاتوو ساتێکی خۆش بۆ هەموو لای.